مهرەبان مرۆڤ ئازادی خوازەکات ئەو دووشێ لەبەر چی بەکاردێنم کە باسی مرۆڤ دەکەم باسی ئازادی خواز دەکەم باسی مرۆڤ دەکەم کە وەکو مرۆڤێکی بکاتەوە باسی ئازادی خوازیش دەکەم مەبەستم ئەو مرۆڤانەیە کە مێشکیان قفڵ نەکرایە بە قفڵێکی ژەنگای و ڕەنگێکی تایبەت کراو ومێد دەکەم مێشکی خۆت بەتەواوی بکەوە و ئەوەی کە تو دەیبینی زیاتر لە 50 ڕۆژە ئەو دەسەڵاتە بێباکە دژ بە ملەتەکەی خۆی هەرچوو پووت و داهاتێ و خەڵکەیە تێژێر بچێتی خۆی و نایدا بە خەڵک بوویتە سەبەبی بارگرانێک و ژیان قورسێکی زیاد دەحەدە بۆ هاوڵاتیانی ئەو نیشتیمانە لەبەرەوە من چاڵنجێک ڕادەگەێنم ومێد دەکەم هەموو مرۆڤێکی خاوەن ویژدان و ئازادی خواست چاڵنجەکەم لێ قبوڵکە بەوەی کە دەسەڵات کوا موچەکەم ومێد دەکەم هەمووتان پشتگیری ئەو چاڵنجە بکەن لە فەیسبوک و لە پەیجەکانی خۆتان بڵاوی بکەنەوە سۆشیال میدیای پێ بلەرزێنن بۆی دەسەڵات بە چۆک دابدەین و بێتە ژێرباری ئەو چاڵنجە